ناوم هاژ حەسەنە دەرچووی کۆلێژی کشتتوڵی سلێمانیم ساڵی 2010 هەروەها دوای تەخەڕوت هەوڵم داوە خوێنی باڵا بخوێنم و چوم دەرەوەی وڵات ماستەرم تاوا کردووە لە ساڵی 2022 وەکو هەر دەرچوویەکی کشتتوکاڵی کە زۆرترین ڕێژەی کچان لە دەرچووی کۆلێژی کشتتوکاڵیدا هەیە و بۆ ئەوەی ئەمن چاوم لە دامەزراندن نەبێت و هەوڵم داوە پرۆژەیەکی بچووک بۆ خۆم بنیاد بنێم و چەند کەسێکی وەک خۆمیش کەڵک لە ئیشەکەم وەربگرن و لە لای خۆم دایان بمەزرێنم ئەو توێژینەوەی ئەنجاممدا دەمتوانی بیکەم بە پرۆژەیەک دوای کاتی بیرم لەوەی کردەوە ئەو ئیشەم زیاتر بەکردداری بکەم لە ساڵی 2022 کە گەڕامەوە هەستان بەدا مەزراندنی ئەو پرۆژەی بچووک بۆ بەرهەمهێنانی پێینی ئەندامی کە لە پاشماوەی پەلۆری داواجینەکان دەتوانین کەڵکی لێ وەربگرین و بکەین بە پێینێکی سروشتی بە ڕێگەی زانستی. ئێمە سوود لە پاشماوەی پەلەوەری داواجینەکان مریشکی گۆشت وەردەگرین بۆچی لەبەرەوەی ئەو پاشماوەی پەلەوەری داواجینە لە ڕێگەی ئەوەی کە ئەو خۆراک و ڤیتامین و مەڵتی ڤیتامین و ڤاکسینەی کە بۆی بەکاردەهێنرێ دەتواندرێ ئاسانتر پوختە بکرێت و لە ڕێگەی عملی زانستیەوە بکرێ بە پێینێکی سروشتی. دواتر ئێمە لە وەرزی هاویناندا بەگشتی ئەو پاشماوە پەلەوەریە کۆ دەکەینەوە لە ڕێگەی جیهازێکەوە وردی دەکەین دەبێت زۆر ورد بکرێ بۆ ئەوەی کێشە دروست نەکا لە کاتیەوە دەخرێتە ناو جیهازەکەی پاشان دەخرێتە ناو مەغزەنێکەوە پوختە دەکرێ لە وەرزستاندا کە ئیشمان کرد اینجا ئەو پاشماوە پەلەوەریە بەکاردەهێنین و دەیخینە ناو جیهازەوە بۆ ئەوەی ببێ بە پێینێکی سروشتی وێزیان. لەو جیهازێک کە ئاماژەمان پێدا کە پەینی سەرەکی لە بەرهەمدەهێنی سایلی بەیاچارەکە پشت دەبەستێ بە پلەی گەرمی سنووردار ئۆکسجین هەروەها ئاو دواتر چاوەڕێ دەکەین تا ئۆتۆماتیک دکات نزیکەی 45 بۆ 50 دقە دەخایانێ. لە مەرحەلەی یەکەمدا کە جیهازەکە گەشتە ئۆتۆماتیک جا دوای 40 دقەیە 45 دقەیە ئەو کاتی لە ڕێگەی سۆندەیەکەوە دەخرێتە سەر ئەو فلتەرە لێرە فلتەرێشنی بۆ دەکرێت سائیلەکە ڕاستەوخۆ دەگوازرێتەوە بۆ خەزانەکەی جۆری یەکەمیان ئامادە دەبێت ئەوەی لە 100 دەمێنێتەوە دواتر بە ڕێژەی 100 وشکی دەکەینەوە و جۆری دووەمی لێ بەرهەم دەهێنین.
زۆری دووهەمان ڤێرمیکاستەکەیە کە لێرە ئاماژەم پێدا لە کیسەنانی بۆ دەکرێت زۆری دووهەما لە جیاتەوەی بڕژەتە ژینگەوە ئێمە کەڵکی لێ وەردەگرینەوە زۆری دوم بەرهەم دەهێنین هەندێک لە کڕیارەکانمان و بەکارهێنەرەکانمان پێیان خۆشە زۆری وشک بەکاربهێنن ئێمە کیسەکە پێشنیاریان بۆ دەکەین بۆ باغ بەکاردەهێنرێ هەروەها بۆ سەوزەش دەتوانرێت کەڵکی لێ وەرگیرێ کە گرنگن بۆ گەشەی بەرهەمەکان بە تەندروستی و هەروەها هیچ زیانێکیش بە ژینگە ناگەیەنێ لە پاڵەوەشدا دەتوانین ڕکابەتی پێینە کیمیاویەکان بکە کە هەمان ئیش دەکات لەسەر گەشەی بەرهەمەکان و هەروەها کوالەتی باشترکردنی خاکەکەدا. لە خواڵی کۆتاییدا سائلی بایۆچاری شلەکە کە لە خەزاندا سارد بووە لە ڕێگەی سۆندەیەکی ئۆتۆماتیکیەوە دەیخێنە ناو دەبەکانەوە پاکێجینگی بۆ دەکەین و لە کۆتاییشدا دەمهەیە ئەوە بڵێم کە ئەو سائلی بایۆچارە پێینێکی ئەندامی سەردەمی و دەگمەنە و هەروەها تەواو سروشتی و بێزیانە لایەنی ژینگەیەکەی خاک پیس ناکە هیچ مزاعفاتێکی ژینگەی دروست ناکە لە پاڵ ئەوەشدا دەوڵەمەندە بە هەموو توخمە خۆراکیە گەورەکان و بچووکەکان بە تایبەتی نایترۆجین و فۆسفۆر و پۆتاسیۆم و ئاسن و زایدەن پیئچەکەشی پیئچێکی نیوتراڵە هاوسەنگە کە هیچ کاریگەریکی سلبی بۆ سەر نەڕەگی ڕۆگەکە دروست دەکا نە خاکەکە دروست دەکات لە پاڵ ئەوەشدا ئەو سائلی بایۆچارە جیاوازەکەی ئەوەیە گەشە و باڵای بەرهەمەکە بەرز نابێ لە حدێک دەبێت بەڵام گوڵی بەری زۆر زیاد دەکات و ئینتاجەکەی زۆر زیاد دەکات کە ئەوە شوا دەکا فەلاحەکان سوودێکی زۆری لێ ببینن بەرهەمەکان درەنگتر ببڕێتەوە و بە بەردەوامی بەرهەمیان هەبێت و بیخەنە بازارەوە ئەو بەرهەمانەشی کە بە سائلی بایۆچار بەرهەم دەهێنرێن لە ڕووی فود سێکیوریتی ئاسایشی خۆراکەوە تەواو تەندروست و بێزیانن بۆچی لەبەرەوەی وەکو خاک ئەو سەمادا دەوڵەمەندە بە هەموو توخمە خۆراکیەکان کە زیاتر لە 18 توخمە خۆراکی تێدایە کاتێک کە تۆ ئەو سائلت بەکارهێنا پێویست ناکە هیچ موادێکی کیمیایی NPK یان یۆریا بەکار بهێنی یان لەگەڵی تێکەڵ بکەیت